خۆشەویستانم بۆ دەستکەوتنی ئاکشن فیگەرەکان بۆ نمونە هەر کارکتەرێکی دڵخوازت هەیە لە فیلمەکان لە یاریەکان لە میوزیک و گۆرانی بەتایبەتی لە دنیای یاریەکان و فیلمەکان بەتایبەتی لەو یاریە بەناو بانگانە کارکتەرەکان ئاکشن فیگەری سەرنجاکێشانەیە. ئاکشن فیگەر واتە و جۆرە هەیکە لە بچووکانەی کارتوانین لە ماڵەکەی خۆت لە ناو سێتاپی خۆت لەسەر مێزی خۆت لەسەر شوێنی خوێندنت لە شوێنی یاریکردنت لە ناو جامخانەیەکی تایبەت لە هەر شوێنێک بتێت دەتوانین دایان بنێ. ئاکشن فیگەر شتێکی زۆر سەرنجاکێشن و ئێستا لە یاری گەیمینگ هەموو جۆرێ بەردەستە واتە بەدەیان دانا ئاکشن فیگەری بچووک تەنان زۆر زەبەلاح لاری گەیمینگ بەردەستە شتی زۆر 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 جوانیان هەیە سەردانیان بکەن کامەتان بەدڵە یان لە ڕێگەی سۆشڵ میدیاوە ئاگاداریان بکەنەوە کامەتان بەدڵە با بۆتان بنێرن گەیاندنیان هەیە بۆ هەموو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان وەجگە لە ئاکشن فیگەر بێگومان هەموو جۆرە بابەتێکی دنیای ڤیدیۆ گەیم لاری گەیمینگ بەردەستە. سوپاس بۆ ئاری گەیمینگ بۆ سپۆنسەریکردنی ئەمەڵقەی پرۆگرامی 01 ژیری. سڵاو ڕێز و خۆشەویستیم بینەران و بیسەران بەخێر بێنەوە بۆ ئەڵلقەیەکی نوێی پرۆگرامی 01 ژیری خۆم بە خۆشحاڵ دەزانم لە ئەڵلقەی ژمارە 226 لەگەڵتانم داوای لێبردن دەکەم سێ ڕۆژ بەرنامە دواکەوت من بەرنامەم خەریک بۆ ئامادە دەکرد بەڵام گەلە بیرتان بی لە هەفتەی ڕابردوو من ڤیدیۆیەکی ڕیاکشنم بڵاو کردەوە بزەبەت یەکشەمەی ڕابردوو بوو بزانم یەکشەم بوو نە دووشەم بوو توها بەرەبەیانی دووشەم بوو سعات 12 شتێک بوو بڵاوم کردەوە بۆ دووشەم یوتیوب ڤیدیۆیەکەی داون کرد وەروا سترایکشی لە بۆ ناردم هەوە یەک هەفتە نتوانم هیچ ڤیدیۆی بڵاوکەمەوە جا من ڕیاکشنم بۆ هەندێک ڤیدیۆی هەڵە دەکرد ئەو شتانەی کە هەڵە دەکرێت فەیڵەکان دەکرد کە ڤیدیۆەکە خۆی لە یوتیوب بوو بەس دەبەرەوەی لەبەر هەر هۆکارێک یوتیوب ئەو ڤیدیۆی دیلێت نەکرد بوو بەو کەسێکە ڤیدیۆەکەی بڵاو کردووە بەڵکو ڤیدیۆەکەی منی دیلێت کردوتی تۆ پەیامی تونند و تیژی و بڵاو دەکەیتەوە منیش نامم بۆ یوتیوبی نرد وتم کاکە من ڕیاکشنم کردی لە بۆ ڤیدیۆیە کە ڤیدیۆەکە خۆی لە یوتیوبە یعنی من ڕیاکشن لۆ کردی خۆی ڤیدیۆی بەردەستە بۆ ڤیدیۆەکەی من دیلێت دەکەن وتیانەمەوە هەیە بەکەیف خۆمانە وەڵحاصڵ ئێستا سترایکەکەم هەیە نابی هەموو جۆرەشتەی بڵاوکەمەوە تاوەکو 90 ڕۆژی دیکە چکە بێتە دوو سترایک ناتوانم تاوەکو یەک مانگ ڤیدیۆ بڵاوکەمەوە و بێتە سێ سترایک هیچ چانەڵەکەم دیلێت دەبی مهم دا لێبردن دەکەم ماوەیەک ڤیدیۆەکەم دواکەوت بڕیار بوو دوێنێ ڕیکۆردی کەم و دوێنێ بڵاوی بکەمەوە بەڵام نەگونجات چکە بەتمای کڕینی پلیستیشن 5 پرۆیەکەمە ئاریگەمی بەڵێنی پێداوم بەیانی بۆ میامەدە بکەن بەیانی دەچم ئینشاڵڵە دەیهێنم و بگومان ڤیدیۆی ئەنبۆکس و تەرتیبات شتەکانیشی لەگەڵ دەکەم و بگومان ڕیڤیو دەکەم و شتەکان باز دەکەم ئینشاڵڵەوە تا چاڕوانی ڤیدیۆیەکی پلیستیشن 5 پرۆ بن لەم هەفتەیە ئێستا کاتی بەرنمەیە تکا دەکەم بەداگرتنی دوگمەی لایک زۆر میهمە دابگرن کۆمنت بکەن تکا دەکەم بۆ ئەوەی چناڵ ئەکتیڤ بتۆ چکە سترایکێکمان هەیە نازانم ئەم ڤیدیۆ دەڕوایانە دوێنێ ڤیدیۆیەکم بڵاو کردەوە نەڕۆیی بزان 5,000 بینەری هەبووەوە نەڕۆی کەس نەیبینی هیوادارم ئەو ڤیدیۆ باشتر بڕۆ تکا دەکەم هاوکاری بکەن بۆ ڤیدیۆکە باشتر بڕۆ بە داگرتنی دوگمەی لایک و زیاد تەماشاکردن چاوتان ماز دەکەم بارەس پێ بکەین سەرتاش بێگومان گەورەترین یارانەی لەم هەفتەیە بڵاوکرانەوە و لە هەفتەی داهاتووش بەردەست دەبن یەخۆ بڵاو دەکردنەوە سەرەتا یاری تێترس فۆرێڤەر یاریەکە کەوا لەسەر تای پلەتفۆرمەکان بەردەستخرا بە تایبەتی نیتنۆ سویچ و یاریە لەسەر سویچ زۆر بەناو بانگە چکە هەر خۆی مەسەلەکە ئەوەیە لەگەڵ نیتندۆی بڵاوکرایەوە سەرەتا جا تێترس سەرجەم یاریە کلاسیکەکانی تێترس لە خۆ دەگری بە نمری 90% بڵاوکرایەوە بەڕاستی من زۆرم حەز لێ ئەو یاریە بەردەست بخەم وە بڕیاریشمدا لەسەر پلیستیشن 5ەکە دەیکڕم یان لەسەر ستیم دێکی دەیکڕم میم لەسەر پلتفۆرمێک دەیکەم لەبەری زۆر حەز لە یاریەکانی تێترۆسە وان نمرەکەشی زۆر باشە و یارێکی دیکەی VR بڵاوکرایە بەنای مترۆ ئەوەیکنینگ کە یاریێکی مترۆیە لە جیهانی مترۆ ئەتە یاری مترۆ بەناوبانگە یاری ڕووسیەکە جا ئێستا بەشەی VR بەردەستە لەسەر پلیستیشن VR 2 بە نمرەی 75% کە نمرەکەی زۆر باش نییە زۆر خراپیش نییە مام ناوەندێکی باشە لە بۆ یاری VR هەموو دەڵێن یەکە لە جوانترینە و یارانی VR کە تاوەکو ئێستا بینیمیانە درنگ گیمپڵەیەکەش خۆشە بەڵام چیرۆکی بۆ شوازە بەقوەت نێواتە چێژی تەکنیکی کەم و بۆ گەیمەرانی PC یاری پلانت کۆستەر بەشی دووەم بڵاوکرایەوە لەسەر پلیستیشن Xbox وەرە PC ئێستا بەردەستە بێگومان لە کوردستان زۆر حەز بە یاری سیمیلیشنەکان دەکەن زۆر گەیمەر کاتێکە باز دەکەم جا لە بەرنامە خەڵک کۆمنت دەنووسی دەڵێ حەزمە لە یاری سیمیلیشنەکان ئەو یەکێکە لە یاری سیمیلیشنەکان پلانت کۆستەرە شاری یاریە بەشی دوێمی بە بڵاوکراوەتەوە نمرەی 80 هەیە گەیمەران 6.1 پێدا گەیمەران دەڵێن تۆزێک کێشەی تەکنیکی هەیە بەڵام بەگشتی ڕەخنەگران بەدڵیانە دەڵێن هەندێک میکانیکی نوێی زیاد کردیە هەندێک چۆن دەڵێ شوێنی نوێ زیاد کردی لە پارکەکان توانیشتی نوێ زیاد کرد یاری نوێ زیاد کراوە بەگشتی بۆ کەسانی کەیفیان پێدێ
پێم وابی تاقیکەنەوە بەڵام زیاتر بۆ کەسانێکە لە ڕێگەی گەیم پاسی یان پڵسی لە دوای وەریگری باشتر نەک پارەی تەواوی پێ بدەن. و یارەکی جیاوازیش لە مەفتەیە بڵاو کرایەوە لەسەر تەواوی پلاتفۆرمەکان بەردەستە Xbox بە PC و PlayStation 5 ئەویش یاری Empire of Ants. Empire of Ants بە نمرەی 77 لەسەد بڵاو کرایەوە. ئەو یاریە باسی ئیمپراتۆریەتی مێروستانەکان دەکات مێرولە دەکات. تۆ بەڕۆڵی مێرولەیەک بەشداری تۆ دەبێت لە ناو جیهانەکە شوێنی لە بۆ خۆت و خانەوادە و یاخود ئەو شانشینەی لە بەردەستە چای بکەی و ڕزگاربی لە ژیان و سەرنجاکەش لەوەیە کامێرا تۆ بە گەورەی پیشان دەدا بەڵام خۆی تۆ زۆر بچوکی لە چاو هەموو شتێکە لە دەور و بەردەجوولەتەوە بێکمان لە مێرولە بچووکترمان نییە پێم وابی وەکو گیانداری بچووک کە ببینێ باسی بەکتریا شت ناکەم بێکمان هەیە بەڵام مەبەستی منەوەیەکەوە زۆر بچوکی و یاریکە تاوی پلاتفۆرمەکان بەرزە پێم وابی فول پرایسیش نییە تەنیا $30 ئەو یارش باوەڕ ناکەم گەیمەرێکی زۆر بیکڕی بەڵام ڕێگەی گەیم پاس و پڵسی بێکمانەوە یاری گەیم پاس و پڵسیە لە دوایەگەر هات تاقی بکەن لە هەفتەی داهاتوو چەندیارێک بڵاو دەکرێتەوە تا هەفتەیەکی دەوڵەمەندە لە یاری ئەو کەسانی دایانەوی یاری نوێ بکڕن یاری لەلایەن پلەیستیشنەوە لەگەڵ PC یاری Lego Horizon Adventure بڵاو دەکرێتەوە جا چەند زانیاریش نوێشمان سەر یاری بەردەست خستیە ئەو یاریە نزیکەی 5 بۆ 8 کاژمێرێک دەبێت حەسەب پلی تایمەکەت واتوانانی پلاتینیمی بکەی بە 15 کاژمێرێک وا دیارێکی زۆر درێژ ناوی و لەو زۆر یاریانەیە کە نرخی $60 فول پرایس نیە هەفتانیە بەڵام 5 تا 8 کاژمێر پێم وانیە نرخی $60 گونجاوی لە بووی $40 پێم وابی تۆزە گونجاوتر دەبوو مهم جیهانی لێگۆی ئەوە مهم جیهانی هۆرایزنە بە ستایلی لێگۆ ئەگەر کیف بیارەکان لێگۆ دێم ئەو یاریشی نوێی لێگۆ هەیە لە مەفتەیە لەسەر کۆمپیوتەر بەردەست دەبی و لەسەر PlayStation 5 بڵاو دەکرێتەوە و یارێکی نوێشمان هەیە بنەی فانکۆ فیوژن یاری فانکۆمان زۆر نییە بەڕاستی بێتان بڵێم یعنی یاری فانکۆ زۆر کەمە ئەو یاریە پێم وابی تاکە یاری فانکۆی تاوە ئێستا من بینی بم کە لە سەردەمی ئێستا بڵاو کردو کاتی خۆی بگومان چەند یاریێک بڵاو کردن لەسەر کۆمپیوتەری بەڵام بەشەیەکی ماس لەسەر PlayStation Xbox وەکو یاریی زەبەلاح بڵاو بکرێتەوە ئەمە یەکەم یاری فانکۆیە من زۆر کەیفم بە یاریەکانی فانکۆ دیها ئەوەم فانکۆم گەرە زۆر هەیە لە باگراوندیش زۆر دیار نییە بەڵام لە باگراوند سندی فانکۆم هەیە ئەو کچەکەم ناویمی لەسەر نووسیە بەردام تێکولێک دەدەلێم درێوە توی دادی خوا بەم دەچین بەس مهم ئەوە تیریل لانستەری گیم ئۆف ترۆنزی کەپەکەی پێەوە عەبایەکە و ڕیشەکەشی هەیە مهم فانکۆ فیوژن لە مەفتەیە بڵاو دەکرێتەوە بەڵام لە سەستیمی میکست ریڤیو هەیە 52 کەس دەڵێن یاریەکان کە کرێ دەڵێن یاریی نەباشە نەخراب و مایکرۆسۆفت یاریی گەورە زەبەلاح بڵاو دەکاتەوە تاوەکو ئێستا دوای نەخرێ بەڵام پێم سەیرە کە زۆر بە کەمی مارکتینگی لە بۆ یاری دەکرێت چکە یاریی زەبەلاح پێم سەیرە ڕکلامی زۆر کەم لە بۆ دەکە مایکرۆسۆفت من پێم وابە دوا دەخرێ لە بەرەو هیچ ڕکلامەکی لە بۆ ناکرێ بەڵام ستیم دەڵێن 19 نۆڤمبەر بڵاو دەکرێتەوە ئەویش یاری مایکرۆسۆفت فلایت سیمولەیتەری 2024 کە مایکرۆسۆفت سیمولەیتەری ڕابردوو یەکێک بوو لە باشترین یاری سیمولیشنەکان لە ژیانم دەتاقیم کردەوە زۆر بەچێژ بووە من ڤیدیۆشم گەرە زۆر لەسەر دووسکە من دەناسە من کەیفم یاری سیمولەیتەر دێت دروستکردنی باڵەخانە دروستکردنی گوند دروستکردنی شار دروستکردنی شاریاری لێرەش گەڕان و سوڕان بە تەواوی گۆی زەوی کەیفم بە یاری سیمولیشن دێ و بەسەدان کاژمێریشی لەناو بەسەر دەبم ئەو یاریە پێم سەیرە مایکرۆسۆفت مارکتینگەکی کەمی بۆ دەکەم هیوادارم یاریەکە لە ئاسی چاوەڕوانیەکانمابی چونکە کە بێ 100% من تاقی دەکەمەوە و ڤیدیۆشی لەسەر دەکەم ئینشاءالله و یاریشی نوێشمان هەیە بە ناوی تاورز ئۆف ئەگازبە یاخود ئەغازبە کە لەلایەن کۆمپانیای دریم لیت کاری بەرهەمێنان و بڵاوکردنەوەشی بۆ دەکرێت و یاریش لە هەفتەی داهاتوو بەردەست دەی بەشەوی ئەرلی ئاکسس PC نازانم PlayStation Xbox بڵاو دەکرێت یاخنا بزڵ دەبیرنیە بەڵام زانم PC لە سیستیم بەردەست دەبی مهم چاڕای ریڤیوەکانی لە هەفتەی داهاتوو بزانینەوە یاریە تاور بیستە کە بەشەوی تاوەرەواتە تۆ دەبێت دیفاع دروست بکەین هجوم دەکرێتە سەر دیفاعەکەت بە شێوەیەکی ئۆتۆماتیک وەڵامی هجوومەکان هێرشەکان دەداتەوە تۆ بەردەوام کاری تو ئەوەیەکەوە چواردەوری قەڵایەکاتە شوێنەکەتە گوندەکەتە شارەکەتە هەرچێکە دروست کردێ بە قۆتر و بەقۆتری بکەی لاما کاتدا هەندێک بابەتی لێکۆڵینەوە گەڕان و سوڕانیشی تێدا و یەکێک لە گەورەترین یاریەکانی ئەم ساڵیش کە بڕیار بوو پار بڵاو بکرێتەوە کە ئەو پێش هەنجە بڕیار بوو پێرە بڵاو بکرێتەوە بڵاو دەکرێتەوە یاری ستۆکر 2 هارت of Chernobyl لە کۆتایی داویارە بڵاو دەکرێت پارسەن ساڵ پێم 3 ساڵ 4 ساڵێکە هەدەڵێن بڵاوی دەکەنەوە دوا دەخرێت بەهۆی شەڕی ئۆکرانیا چونکە ئەمانە پەرپێدرێکی ئۆکرانین بە ناوی GSC Game World کە پەرپێدرێکی ئۆکرانین و بوونە سەرباز لە کاتی جەنجی ئۆکرانیا رووسێک هێشتا بەرداوە بەڵام ئێستا توانێت لە کۆتاییدا یاریەکە کۆتایی پێبێنن و یاریەکە لە مەفتەیە بەردەست دەبی هیوادارم لە چاڕوانەکانمان بی لە 20 نۆڤمبەر بڵاو دەکرێت لەسەر گەیم پاسی ڕۆژەکان بەردەستە کە 100% تاقی دەکەمەوە و
هیوادارم ژمارەکەی بەرز بی من پێشبین دەکەم ژمارەکەی لە نێوان 7 تاوەکو 85 بی هیوادارم 90 بی بەڵام چاوەڕێمە بزانم گەیمەران چ دەڵێن چکە لەسەر دوو پلتفۆرم بەردەست دەبی یەکەمیان Xbox Series X و S و دووەمیشان بێگومان PC واتە نایەتە سەر PlayStation. پێمە لای هەواڵی یاریەکان و بە ڕۆکستاری دەست پێ بکەم لەوەرەی Take-Two ئێرلین کۆڵیان ئەنجامدا و چەندین زانیاری نوێشیان لەلایەن Take-Two یاخود خاوەنی یاخود کۆمپانیای دایکی ڕۆکستار بڵاو کرایەوە سەرەتا گەورەترین شت مهمترین شت Take-Two دووبارە دووپاتی کردەوە کەەوە یاری GTA 6 دوان ناخرێ هێشتا لە پلانە لە پاییزی 2025 بڵاو بکرێتەوە کە پێشبینی دەکەین لە ماوەی هەفتەیەک بۆ لە ماوەی 2 هەفتە بۆ 4 هەفتەی داهات و ترۆلەری دووەمی GTA 6 ببینین لە بەرەوەی لافتەکان ڕابردوو یادی بڵاوبوونەوە یەکەم ترۆلەری بوو سەو دەبی لەو 1-2 هەفتەیە بەلایکمی پێم وابێت تا کۆتای مانجی 11 لەو مانگە ترۆلەری دووەمی GTA 6 دەبینین وەکو پێشبوونی خۆم باوەڕناکەم ستە مانجی 12 چکە مانجی 12 قەرباڵغێکی یەکجار زۆرە ڕۆکستار لە مانجی 11 چانسێکی باشتری هەیە ترۆلەری دووەم یاخود سکرین شۆدیان وێنە شتێک بڵاو بکاتەوە لەسەر GTA 6 مهم نوێتی قسەی Take-Two دەڵێ یاریەکە هێشتا لە پلانە لە پاییزی 2025 بڵاوی بکەینەوە و کارەکانیان باشە ڕۆیشتووە و یاریەکە دووە ناخن لە پرسیارێکەوە یەکێک لە خاوەن پشکەکانی کۆمپانی Take-Two لە سەرۆکی کۆمپانی Take-Two دەپرسێ دەڵێ ئێوە دوو یاری لە نزیکی یەکتر بڵاو دەکەنەوە ئەویش GTA 6 لەگەڵ Borderlands 4 ئایا لە نزیک بڵاو دەکرێتەوە یاخود دووری دەخەنەوە Take-Two بە فەرمی ڕاگەیاندکەوە GTA 6 لە مانجی 9-11 بڵاو دەکرێتەوە واتە مانجی 9-11 یەتە پاییزی 2025 بەڵام Borderlands پلانەکە وایە لە مانجی 12 تاوەکو 5 2026 بڵاو بکرێتەوە واتە GTA 5 دەکەوێتە کۆتاییەکانی 2025 Borderlands 4 دەکەوێتە سەرەتا تا ناوەڕاستی 2026 کە Borderlands بێگومان ئایپێکی زۆ بنا بانگە کە کۆمپانی Take-Two لە ماوەی ڕابردوو لە ماوەی چەند دوو مانگ سێ مانگ پێشەستا کڕیانەوە پێم وابی تأثیر لێک ناکە بێگومان Take-Two دەڵێ من نامانێ شتێ بکەین کەوا تأثیر لە فرۆشی دوو یاری بکە بە تایبەتی دوو یاری گەورە و زەبەلاحی وەکو یەکەشیان هەر زەبەلاح وەکو GTA 6 دانەیەکیش وەکو Borderlands 4 چونکە بەشی سێمی Borderlands هەواداری نوێ لە بۆ زنجیرەکە زیاد کرد بەڵام دووسێ یاری جیاوازیان لە پاش Borderlands 3 بڵاو کردەوە زۆر سەرکەوتوو نەبوون بەڵام Borderlands 4 چاوەکان لەسەری زۆرن بە تایبەتی ئەو فیلمێکەوە شکستی هێنایی Borderlands چاوەکان لەسەر Borderlands زۆرن بەڕاستی جگەلەوەی کە چاوەکان چەژ یەکجار پەرزن سە و هیوایەکان بەرزن بۆیە Take-Two دەڵێ ئێمە لە دوو کاتی جیاواز واتە لە دوو چارەجی جیاواز چارەجی کۆتایی 2025 و سەرەتایی 2026 ئەو دوو یاریە بەهێزە بڵاو دەکەنەوە لە بیرش ناکەن هەر لە 2025 بۆ 26 Take-Two دەبێ یاری مافیا The Old Country بڵاو بکاتەوە واتە Take-Two دەبێ پلانێکی زۆر تۆکمەی هەبێ بتوانێت مارکتینگ بۆ ئەو هەموو یاریە زەوەلاحی خۆی بکە و هەمووشیان ملیۆنان کۆپی لێ بفرۆشێ ئێستا بە بڕای من دەتوانن یاری GTA Definitive Edition تاقیکەنەوە هەر سێ یاری San Andreas و Vice City و GTA 3 لەبەرەوەی ڕۆکستار لە کۆتاییدا تقریبا 99.9 کێشەکانی ئەو یاری چارەسەر کردیەوە خۆشتان ببینین کەوا دەبینین یەکێک لە گەورەترین کێشەکانی San Andreas و Vice City نەبوونی فۆگە نەبوونی بەرگە هەوا بوو لەگەڵ نەبوونی تەم بوو کاتێکە لە شوێنێکی باڵەخانێکی بەرسەری جیهانەکە دەکەین لەبەرەوەی هیچ بەرگە هەوایەکی پیشان نەدەدا کۆتایی ماپەکە دەدید بەڵام ئەگەر بێت و هەندێک تەم دابدرێ فۆک دابدرێ چۆن دەڵێ هەوایەک دروست بکرێ پیسایی شاد بە دیاربێخی بڵڕگی هەواوە تۆزێک بۆدێک و دووریەک دروست دەبێتەوە هەز دەکەی شوێنەکە زۆر دوورە نەکرد هەمووی وەکو یاریی منداڵانی بچوک لە دواوە بەدیار کرد مهم لە ڕووی کەلەر لە ڕووی ڕنگ لە ڕووی فۆگەوە لە ڕووی زۆر شتەوە ئێستا تقریبا نزیکتر کرایتەوە لە ڤێرنی ڕابردوو کە زۆر سەیرەوە ئەو قسەیە بکەن ئای سەیرە لەبەرەوەی دەی بڵێن ئێستا عافێ ڕۆکستار توانیت ئەو کارە بکەی کەوا پێشتر کردوتە مثلەن GTA San Andreas نوێیەکەیان وەکو کۆنەکە لێکردەوە کامە دەستخۆشانێ دەکەین کە دەبایە باشتریان کردبان نەخراپتری بکەن و دواتر بگەڕنەوە سەر ڕابردوو سەر شێتانەیە هاچەندە خەتای ڕۆکستاری نییە بەتاوت وڵا خەتای ڕۆکستاری لەبەرەوەی ڕۆکستار بەخۆی و کاری نەکردیە کارەکەیان دایتە ستودیۆیەکی بچووکتر فڵچەچی ئەو نوعیشانەکە لە کۆڵخۆکردنەوەی پێدەوترێ فڵچەیە تااقەتنیە دیوارەوە فڵچە لێ بڕێکە بڕێکە ئەجە ئیوانە فڵچەش نەبی وانە قۆدێ بۆیاغ و قۆدێ بۆیاغە چاهینا بە دیواریاندا کرد بەخۆی بۆیە کاتە خوارد ئەو پێدەوتە قۆدێ بۆیاغ بەس با بڵێن فڵچیان لێدا لە ئیشەکەی ئەوکەی بڕیان کرد لە کۆڵ خۆیان کردەوە سێ و پێم وابێ ئێستا کاتی تێکە تاوە کۆسە نەتان کردیە ئێستا کاتێتی بە ڤێژنەشی زۆر باش بەردەستە هەموو خەڵک لێ ڕازیە و کەسانێکەوەی ئەبدێتی یاریەکەیان وەرگرت پێم وابێ ئێستا کاتێتی لە بە خۆتان و یارێت تاقی بکەنەوە
Valve ئامێرێکی نوێی ستیم دێکی بە شێوەی لیمیتد ئیدیشن بڵاو دەکاتەوە تقریبان هەر هەمان شتە بەڵام بە شێوەی لیمیتد ئیدیشنەوەتە ڤێژنێکی جیاوازە کە ڕەنجی سپیە زۆر جوانەوە دوگمە پرتەقاڵێکەشی هەرەیەواتە ڤێژنی ئۆڵێدا بە شێوەی ڕەنجی وایت واتە سپی لەگەڵ 1 تێرابایتی SSD بڵاوی دەکەنەوە نرخیشیان ئاشا کە 679 دلاری ئەمریکی واتە 680 دلار کەگە دەکاتێکوان نزیکە دەکات چەند 850 ئەوە 750 لە بۆ 800 دلار ڕاداوەستیەکە دەگات هێرە مهم بە ڕەنجی ڕساسی سپی بەردەست دەبی وە زۆر جوانەوە ئەگەر ستیم دێک هەست دەکەم بیکڕن ڕاستی چێکە لەو ئامێرانێکەوە من زۆرم خۆش دەوێت و من هەشمە لە بۆ یاریێک کۆنەکان بەتابەتی یارە ئیمیلیتەرەکان PS2 PS1 تەنانەت هەندێک یاریک PC هەیە کە بچووکە قەبارەیان ئەوشتانە زۆر ناوەزێ نیتندۆ چەند زانیارێکی نوێی بڵاوکردەوەی نیتندۆ دەڵێ کە چاڕوانکرا بۆ قسەیەش نیتندۆ دەڵێ سەرجەم یاریەکان نیتندۆ سویچ لەگەڵ سویچە نوێیەکە کە پێدەوتێت سەکسەسەر سویچ یاخود سویچی نوێ هەر هەمووی کار دەکەواتە باکوەرد کمپارەبڵەتی هەیە لەگەڵ یاریەکانی نیتندۆ سویچ هەرچەندە بە شێوەیەکی فەرمی ئاشکرای نەکردکەوە یاریە فیزیکاڵەکان بە شێوەی کارتیج لەگەڵی کار دەکە یان تەنیا بە شێوەی دیجیتاڵی کە مەسەن لایبرەرەکەی تو 200 یاریت کڕیوە هەر هەمووی لەگەڵ سویچە نوێیەکە کە لە داهاتوو دەیکڕی لەگەڵی کار دەکات توان داڵۆنیان بکەی بەڵام ئەدی کارتیج ئەو کارتیجانە ئایا کارتیجەکان دەگۆڕدرێن ناگۆڕدرێن چونکە بەپێی دەنگۆ و لیکەکان بیتن یاخود دزە پێکردنەکان بی کارتیجی نوێ بەکاردێنی نیسندۆ و ئەو کارتیجە نوێیانە خێراییان زیاترە چونکە گەبتوێ یاریەکان بە کواڵەتی بەرزتر بکەی پێویستە کارتیجەکەت بەقواتر کرد بە کارتیجی ئێستا کە بەکاردێ کە لە ڕگی ئەویەوە یاری دەکەی نەک ئینستۆڵ دەسە جیهازەکەت زۆر خاوە پێویستە بەقوەتری بکەن بەڵام دەبی بە شێوە لە شێوەکان لەگەڵ کارتیجی کۆنج کار بکەواتە ئەو جیهازە نوێی کە دروستی دەکەن دەبی هەردووچی بخوێنتەوە یاخود شوێنی هەردووچیان بێتەوە سڵۆتەکە هەم کارتیجی کۆن و هەم کارتیجی نوێ کە پێشبین دەکرێت جیهازە نوێەکە بە 256 گیگابایتی SSD بەردەست بی نیتندۆ هێشتا ڕام بە فەرمی بگومان ڕای نەگەیاندیەک نیتندۆ سویچە نوێیەکە یاخۆ نیتندۆی نوێەکە ناویت دەبی بەڵام دەڵێت تاوەکو پێش مانجی چوار بە فەرمی ئاشای دەکەن شتە مایە تا ئاشا دەکرێت فۆرتنایت یاخود ئەپێک گەیمز بە فەرمی ڕاگەیاند کەوا تاوەکو مانجی 12 یاخود هەر لە مانجی 12 پێمابی سەرەتای مانجی 12 ماپی OG دەگەڕێتەوە OG واتە ئۆریجینال ماپی ڕەسەنی فۆرتنایت دەگەڕێتەوە ئەو ماپێکەوە فۆرتنایت پێی بەناوبانگ بوو ئەو ماپە دەگەڕێتەوە بەڵام بە شێوەی پەرمننتلی واتە بە شێوەیەکی هەمیشەیی وەلا ناچێ وە گەیمەران لە بۆ خۆیان کە ماوەیەکی زۆرە دووبارە داوایان دەکردەوە ماپە ڕەسەنەکە بگەڕێتەوە ماپی ڕەسەن دەگەڕێتەوە بەبێ هیچ زیادکراوێک تەنیا ماپە ڕەسەنەکەیە شوێنە کۆنەکانە ئەو کەسانی کە حەزیان لە فۆرتنایت دووبارە دەست پێ بکەنەوە یاخود دیادگاریان لەگەڵ ئەو ماپە کۆنی هەیە لە مانجی داهاتوو لە مانجی 12 لە بە خۆتان دەتوانێت تاقی بکەنەوە بێمە لای هەواڵەکانی پلیستیشن و چەشتێکی سەرنجڕاکێشەیە لە بەرەوەی سەرۆکی گەورەی کۆمپانیای سۆنی ئینتراکتیڤ ئینتەرتەینمنت و بێگومان پلیستیشنیش وتی ڕازینیە لەم حاڵی پلیستیشنی و پلانێکی گەورەشیان هەیە لە بۆ یاریە سینگڵ پلێرەکان یاخود دیارە چیرۆچەکان با سەرەتا باسی ئەوی بکەین کەوا دوێنێ پێمابی یان ئەمڕۆ بوو بزەبە دوێنێ بوو 12 مانگ ئەمڕۆیە ئەمڕۆ یادی 4 ساڵی دەرچوونی پلیستیشن 5 واسوانی چەند ژمارەیەکی نوێژی ئاشا کرد بەگشتی کۆنسۆڵەکە 65.5 ملیۆن دانەی فرۆشراوە لە ماوەی 4 ساڵ لە ڕابردوو کە ژمارەکە زۆر باشە و زۆر باش فرۆشاوە چۆنی دەزاین باش فرۆشاوە دەی بەراوردی بکەین لەگەڵ 4 ساڵی فرۆشی پلیستیشن 4 واتە پلیستیشن 4 لە ساڵی چوارەمی نزیکەی ژمارێکی بچووک مەسەرەن پوینت شتێک فەرقی هەیە لەگە پلیستیشنی ئەگەنە پلیستیشن 4 یەگەنە پلیستیشن 5 زۆر سەرکەوتوە ئەوەندە سەرکەوتووە مایکرۆسۆفت دەستی لە ئەکسبۆکسی شوشتێل لە ڕووی یاری تایبەت و یاری تایبەتەکانی خۆشی لەسەر پلیستیشنی بەردەست دەخات کە دەزانی پلیستیشن 5 ئیدی تازە زۆر فرۆشەکە پێم ناخۆشە پێم خۆشە زۆر بفرۆشێ بەڵام لە هەمان کاتدا پێشم ناخۆشە بۆ شازەستەکەوتۆ لە بەرەوەی وا لە سۆنی دەکە نرخی شتەکانی بەردەوام بەرز کاتە لە بەرەوەی منافسەکەی دەستی لە وەزاکەی شوشتێ لە ڕووی کۆنسۆل و هاردوێردەوە ئەگەرنا وەکو یاری بگومان مایکرۆسۆفت یاری بەقۆتە بڵاو دەکاتەوە مهم سۆنی دەڵێ زیاتر لە 2000 یاری سەپۆرتی دوال سێنسی دەکەن لە ڕووی هاپتیک و هەزە و تەرتیبات شتەکان 27 دانە یاری فرست پارتی واتە یاری تایبەتی پلیستیشن لە ماوەی 4 ساڵدا بڵاو کراوەتەوە لەسەر پلیستیشن 5 کە ژمارەکە باشە بەڵام بێگومان یاری گەورەکان و یاری IP نوێ زۆر کەم بوون لە چاونەوەی ڕابردوو لە ماوەی 4 ساڵی سەرەتا 5 دانە یاری پلیستیشن ئاشکراکراینە لە 2025 بەسەرەوە
بڵاو بکرێنەوە و پلیستیشن 5 پرۆش بێگومان ئێستا بڵاو کراوەوە و ئێستا بەردەستە لە هەموو شوێنێک و سۆنی بە فەرمی ڕاگەیاندکەوە پلیستیشن 5 بەگشتی لە ماوەی 4 ساڵی بڵاوبوونەوەی سەرکەوتوترین کۆنسۆڵە تاوەکو ئێستا بڵاویان کردەوە زۆرترین قازانجی داراییان لەو کۆنسۆڵە کۆ کردیتەوە تەنانەت سۆنی ئێستا حالیان لە ڕێگەی پلیستیشن 5 پرۆ پارەش قازانج دەکەن نەک پارە لەدەست بدە چونکە سەرەتای بڵاوکردن هەر کۆنسۆڵێک سەرتا کۆمپانیا پارە لەدەست دەدا لە ڕێگەی فرۆشی کۆنسۆڵەکەی تاوەکو نرخی زۆر بەرز نەبێت تاوە زۆرترین خەڵک بیکڕن لە ڕێگەی فرۆشی یاری پارە قازانج دەکەن واتە زەرەکە دەهێنەوە بەڵام ئێستا لە ڕێگەی پلیستیشن 5 پرۆی کە نرخی $700 سۆنی هەر لەو کاتەوە لە سەرەتاوە قازانج دەکات بەو شێوازە پلیستیشن سەرکەوتووە و تۆنێک بێگومان ئاکسسریش لە بە بڵاو کرایتەوە هیدفۆنی جیاواز لە بە بڵاو کرایتەوە پلیستیشن VR2یان لە بە بڵاو کردەوە پۆرتاڵەکەیان لە بە بڵاو کردەوە هێدسێتی جیاوازی هیدفۆنی و هێدسێت جیاواز و دوال سێز ئێج لە بە بڵاو کرایتەوە و پشتی زۆر لەوە بڵاو کرێتەوە دەیشەکە لە سەرکەوترین کۆنسۆڵەکان تاوەکو ئێستا سۆنی دروستی کردی و بڵاوی کردیتەوە سەرۆکی کۆمپانیای سۆنی چکە سۆنی ئەوە CFO COO و CEO تقریبا ناوەکان قۆڕەکەی ئەوە سەرۆکە گەورەکەی ئەو کابرایەک زەبەلاحەکەی سۆنیە ناوی هیرۆکەی تۆکیە کابراکی ژاپۆنیە ئەو کابرا زۆر ڕقە لە کاتی قسەکردن جا لە پرسیاری ئەوەی کەەوە ئایا بەرزی نرخی پلیستیشن 5 پرۆ بەش بەو شێوەی کە بەرزە تأثیر دەکاتە سەرفرۆشی پلیستیشن 5 پرۆی لە سەرکەوتنی وەشتانە هیرۆکەی تۆکی ڕێگەیان وتی نەخێر لەبەرەوەی ئەو پری ئۆردەری تاوەکو ئێستا بینیویان لە بۆ پلیستیشن 5 پرۆ واتە فرۆشی سەرەتاییەکەی فرۆشی پێشوەختەکەی شتێک لە فرۆشی پێشوەختی پلیستیشن 4 پرۆی زیاترە کە پلیستیشن 4 پرۆ بە $400 بڵاو کرێەوە ئەویان بەچەند بڵاوکەیتەوە $700 کە زۆری فەرقە کە هەڵاوسانش حساب بکەین گەلە زۆرە گەلە زۆرە یعنی 400 لە بۆ $700 زۆرە یعنی بە هەڵاوسانی ئابووری نزیکە دەکات 500 شتێک دلار ئەو بە 700 بڵاوکەیتەوە هێشتا بەرزە هیرۆکی تۆکی دەڵێ نەخێر هێشتا وەزعمان زۆر باش هێشتا فرۆشت زیاترمان فرۆشتووە لە چاو پلیستیشن 4 پرۆی لە ڕێگەی پری ئۆردەرەوە ئەوتا پلیستیشن 5 پرۆ گەرچی نرخی زۆر بەرزە لە کوردستان 850 لە کوردستان بە چەند ئێستا 980 لە بۆ $1050 بۆ شێوازە گرانە تەنیا لە ئەمریکا بە $700 لە هەموو جیهان لە $800 زیاترە سۆنی دەڵێ نەخێر هێشتا وەزعمان باشە ئەوە بێگومان وەزعیان باشە بۆیەژوە سواری سەرمان بووینە لە ڕووی نرخەوە وەرا هیرۆکی تۆکی تۆزای باسی ئەوەشی کرد کە کۆنکۆرد زەرەرێکی گەورەی لە سۆنیدایە و لە وەڵامی پرسیارەوەی هیرۆکی تۆکی دەڵێ بۆ جاری داهاتوو چی دەکەن ئەگەر کێشەیەکی وەکو کۆنکۆرد دروست بکەن نزیکەی $400 میلیۆن لەدەستدا لە ماوەی 1-2 هەفتە یەک بوو لە گەورەترین شکست خواردوترین یاری لە سەردەمی ئێستا لەسەر هەموو پلتفۆرمەکان بڵاو کردێت بە تایبەتی پلیستیشن قەت فەڵتەی وای نەدایە فەڵتەیەکی گەورە بوو هیرۆکی تۆکی دەڵێ دەبوایە زووتر ئێمە تێستی ئەو یاریە بە شێوەیەکی باشتر بکەین تاوەکو هەڵسەنگاندێکی باشترمان بۆ کردبایەوە ئینجا بڵاومان کردبایەوە نەک بەو شێوەی ئێستا کە بڵاو کرایەوە و شکست بووە یاریەکەیان کانسڵ کردەوە ڕاگررت و ستودیوەکەشیان داخست سۆنی زەرێکی گەورەی کرد بەڵام هیرۆکی تۆکی دەڵێ لە یاری لایف سرویسەکان لە یاری مەڵتیپلەیەرەکان تۆ دوو بژاردت هەیە یەکێکیانەوەی سەرکەوتو دەبی وەکو هێڵ دایڤەرس کە لە سەرەتایان سەبڵاویان کردو سۆنی هەر زۆر سەرکەوتو بوو تا پرفرۆشتین یاری پلیستیشن و سۆنیە لە ماوەی 10 ساڵ ڕابردوو لە گادەڤار و ئەوانە زیاتر فرۆشە بەو شێوازە یاری سەرکەوتو بوو چونکە لەسەر پیسیش بەردەست بوو یاریی ئۆنلاینش بوو وا لە هەمان کاتدا پێچەوانەی هێڵ دایڤەرس کە یاریی ئۆنلاینی مەڵتیپلەیەرە کۆنکۆردمان هەیە بە هەفتەیەک گەورەترین شکست بوو لە مێژووی پلیستیشن واتە هیرۆکی تۆکی دەڵێ دەبێت چانسی خۆ تاقیکەیتەوە یان زۆر سەرکەوتو دەبی وەکو هێڵ دایڤەرس یان زۆر شکست دەهێنی وەکو کۆنکۆرد دەڵێ ئێمە ئەزموو لە کۆنکۆردەوە زۆر ئەزمموی باش فێر بووین کە جارێکی دیکە هەڵی با گەورە نەکەن شۆکانی سەری ساڵ نزیکە لە جیهان بە تایبەتی لە ئەمریکای سۆنی لە نزیکی کریسمس واتە لە نزیکی پشوەکانی سەری ساڵ سۆنی نرخی پلیستیشن 5 بە تایبەتی دیجیتەڵەکە $70 دەشتێنێ واتە نزیک دەبێتەوە لە $380 شتێکی لە بابەتە $320 مهم $70 دێتە خوارێ واتە ئەگە بەتەمای کڕنی پلیستیشنی چاوەڕێ بکە تا پشوەکانی سەری ساڵ نزیکی پشوەکانی سەری ساڵ لە ئەمریکا نرخ بێتە خوارێ لە هەموو جیهان نرخ دێتە خوارێ ئەو کاتی نزیکی $70 نرخی پلیستیشنی بە شێوەیەکی هەرزانتر دەکڕی پلیستیشن 5 پرۆ بەمەستا پلیستیشن 5 پرۆ لە هەموو جیهان بڵاو کرایەوە گەیمەرێکی زۆر بێگومان کڕیتی و بێگومان ژمارەیەکی زۆری نافرۆشێ وەکوتم پێشبینیەکان وابوون لە 10 کەس 2 کەس بکڕی من وتم لە 10 کەس 1 کەس لەوانەیە بکڕی واتە تۆڵی عمری لەوانەیە 20 میلیۆن کۆپی لێ فرۆشی هاوشەی پلیستیشن 5 پرۆ ئەگە زۆر سەرکەوتو بێتە 25 میلیۆن دانا لە کاتێک ئەگەر بێت و پلیستیشن 5 100 میلیۆن لێ فرۆشێ ئەوە 20 میلیۆنێک چی لێ فرۆشێ کە پلیستیشن 5 بێگومان نەگەیشتۆتە 100 میلیۆنی مهم ئەو کۆنسۆڵە
سەرکەوتۆ تاوەکو ئێستا بەشێ پری ئۆردەرەکانی بەپێی قسەی سۆنی بی بەڵێ سەرکەوتۆ لەورەی پری ئۆردەرەکانی بەقۆتر بووە بەهێشتر بووە زیاتر فرۆشە لەسەر پلیستیشن 4 پرۆ لەشێ بەڕێگەی پری ئۆردەر تاقیکردنەوەکە بەگشتی ئەو کەسانی کە پلیستیشن 5 پرۆیان کڕیوە دەڵێن هەست بە یاریە هەست بە جیاوازی یاریەکان دەکەی ئەگە بێت و تەلەڤیزیۆنێکی 4K ڕاستەقینەت هەبی و لە هەندێک یاری زۆر هەست بە گۆڕانکاری دەکەیت لە هەندێک یاریش هیچ گەس پێ ناکە و دەڵێن 2 تێرابایتی SSD بێگومان شتێکی یەکجا خۆشە هەبی بەڵام نەبوونی شوێنی دیسک درایڤ کێشەیەکی گەورەیە بەڕاستی بەو کەسانی کە یاریەکان تەنیا بەشەی دیسک هەیە دەبێت دیسک درایڤش بکڕن بە $80 واتە 780 لە ڕادۆسی بەڵام بەباسی کوردستان بکەم لە کوردستان نرخی زۆر گرانە بەڕاستی ئێستا بچێ بازار بکڕی لە سەروی $1000 نزیکەی 950 لۆ دە وەرەقەیە 9 وەرەقە لە بۆ 2 وەرەقەی دەبی پێ بدەیت لە ئەمریکا 700 لە دووبەی 8 وەرەقە و نیوە لێرە نزیکەی 10 وەرەقەیەکە بەو شێوازە گرانە تەنیا لە ئەمریکا بە 7 وەرەقەیەکان لە هەموو جیهان لە 8 وەرەقە و نیو زیاترە تەنانەت لە هەندێک وڵات نزیک دەبێتەوە لە 10 وەرەقە بە شێوەی فەرمی لە کوردستان بە فەرمی بەردەست نییە تەنیا لە ڕێگەی دوکانی جیاوازەوە دەی بکڕن ئەوان دەیبسن لە دووبەی بکڕنەوە بۆ نرخەکەەوە بەرزە مهم من لە پلانما و بەڵێنشتان پێدەم کەوا لەم هەفتەیە دانەیەک دەکڕم بۆ ئەوی ڤیدیۆ لەسەر بکەم بزانم چۆن نییە و بگومان بۆچنی خۆشم زیاد دەڕم بەڕاشقای پێدان دەڵم شایانی کڕینە یان پلیستیشنی یاسایی کێشەی نییە سە و چاوەڕام بن نامێ زۆر قسەی بکەم تاوەکو ڤیدیۆی لەسەر دەکەم وەک کەسانی پلیستیشن 5 پرۆ دەکڕن بێگومان فیلمێکی تایبەتی خۆشیان هەیە کە تایبەتە پلیستیشن 5 پرۆ کەشتەش زۆمیم نییە بەڵام فیلمێکتی هەر باش لەناو پلیستیشن ستۆریش سۆنی شوێنێکی داناوە بەناوی PS5 Pro Enhanced Games واتە ئەو شوێنانەی کە ئەو یاریانەیەکەوە دەستکاری کران بۆ پلیستیشن 5 پرۆ واتە یارانێک کە ئەپدەیت کراینەوە یان پاچ کراینە یان گۆڕانکاری بەسەردا دەمیم شوێنێکی باشە بۆ کەسان پلیستیشن 5 پرۆ دەکڕن بزانن چ یاریەک ئەپدەیت کرایتەوە و مارکتینگێکی باشە بۆ یاریانەشکە واتە یاریەکان لە مەسلحەتی خۆیان ئەگەر بێت و ئەپدەیت بنێرنە بۆ پلیستیشن 5 پرۆ ببنە فریم ڕیت بەرزکەنەوە کواڵەتی ڤیدیۆ بەرزکەنەوە چونکە لەو تابە بە دیار دەکەم پێم لای ئاسترۆبۆت کە پێم دەوتن ئەو یاریە بکەن لەبەرەوەی یاریشی زۆ خۆشە و بە فەرمی سۆنی ڕاگەیاندکەوە یاریەکە 1.5 میلیۆن دانەی لێفرۆشرایە لە ماوەی 9 هەفتەی فرۆشی واتە لە ماوەی 9 هەفتەدا نزیکەی چەند دەکات 2 مانگ و شتێک 1.5 میلیۆن لێفرۆشە کە ژمارەکە زۆر باشە بێگومان ئاسترۆبۆت یاریەک نییە بڵێن 5 میلیۆن 10 میلیۆن لێ بفرۆشێ بەڵام 1.5 میلیۆن بۆ یارێکی 2.D یاخود 3D پلتفۆرمەری زۆر نەناسراوت چکە هەم گەیمەرێک ئاسترۆبۆت ئاشنای نییە تەنیا گەیمەرە ئەسلەکانی پلیستیشنی ئەوانەی کە زۆر پلیستیشن دەکەن ئەوان دەزان ئاسترۆبۆت یاخود مێژویان هەبی لەگەڵی پێم وابی یاریەکە سەرکەوتنێکی زۆر باشەوە هیوادارم سۆنی بەشەی دیکەری دروستکەوە هیوادارم ئێوەش تاقیکەنەوە چکە بەڕاستی چێژم لە یاریە وەرگرتی وێستا ئەپدەیتشی هاتیە منەوێ شەوێدەم کرد ئەپدەیتەکەی زۆر خۆش لەم هەفتەیە تۆنی تۆت کۆچی دوایی کرێ و کەسێک کە ڕۆڵی خود بەدەنگ ڕۆڵی ڤێنەمی دەجێڕا لە یاری سپایرمان 2 و ئینسۆمنیاک تریبیوتێکی بڵاو کردەوە سەرخۆشی خۆیان لە خانەوادەی ئەو پیاوە کردەوە تۆنی تۆت جگە لەوەی ڕۆڵی ڤێنەمی جێڕا بەدەنگ لە یاری سپایرمان 2 لە تۆنێک فیلمی جیاوازیش ڕۆلی جێڕا بەتایبەتی لە فیلمەکانی فاینل دستینیشن ئەو فیلمانەی کە هەم کە کوڕەکەیان گەنجەکەیان بەشاندێک باش ئافرەتە داهاتوو دەبینی ڕووداوێکی کوشتن ڕوودەدا یاخود هەمیان دەمرن و دێتۆکنەوی ئەوەکە بیکردنەوە کە دەڵێ مەدەمری نابێ شتە بکەین فێڵ لە مردن دەکەن سەو تۆنی تۆ دەو فیلمانش بەشدار بوو ئەکتەرێکی بەناوبانگە دەنگێکی خۆشی هەیە لە مەفتەی کۆچی دوایی کرد بە فەرمی پلیستیشن 3 فرۆشی گەیشتە 88 میلیۆن کۆپی لە مەفتەیە کە پێم سەیرە نازانم چی ئێستا پلیستیشن 3 نوێ دەکڕی لە جیهان کە ژمارەکەی هێشتا لە بەرزبوونەوەی لە 88 میلیۆنە سەرنجڕاکێشە لەبەرچ لەبەرەوەی پلیستیشن 3 یاخود پلیستیشن 3 سەرەتا یەکسەر بە پاش Xbox 360 کە Xbox 360 ڕاست بەرز بووە پلیستیشن 3 نەیتوانی مناپەسەی بکە بەڵام سۆنی ئەوەندە پلیستیشن 3 ئەپدەیت کردەوە بچوکی کردەوە یاری جیاواز و یاری سینگل پلەیری لە بڵاو کرد یاریەکانی باشتر کرد لە کۆتاییداوە پێش Xbox 360 کەتەوە کە بیرژە دەگەینەوە هەمومان دەڵێن لە نەوەی شەشەمە یا هەفتەمە بزەم لە بیرم نییە نەوەی هەفتەمە یا شەشەمە میم لە دوونەوەی ڕابردوو ئەگە بیر لە کۆنسۆڵگەیە دەڵێ Xbox 360 کە بەو شێوازە سەرکەوتوو بوو بەڵام لە کۆتاییەکەی پلیستیشن 3 هەر زیاتر فرۆشا واتە تاکە کۆنسۆڵ کەوە Xbox لە پێش پلیستیشنی بوو نەوەی Xbox 360 بوو بەڵام پلیستیشن 3 هەرتوانی براوی و کارکەشی بێگومان یاریەکانیان چارتە یاریەکانی یاریش وەکو لاستەڤەسە و تۆنێک یاری جیاواز بوو یاریەکانی کیلزۆن بوو وای لە پلیستیشن 3 کرد
بتوانێت هەناسەی وەبگرێەوە نرخشیان زۆر دابەزان وای کردکەوە کۆنسۆلەکە بە شێوە سەرکەوتو بێ و ئێستا 8 میلیۆن کۆپی لێفرۆشراوەتەوە. بێمە لای هەواڵەکانی ئەکسبۆکس بەڕاستی سوپرایزێکی زۆر گەورە بوو لە مەفتێ لەبەرچی لەبەرەوەی یەکێک لە گەورەترین یاریە تایبەتەکانی پلەیستیشن لەسەر ئەکسبۆکس بەبێ هیچ ڕیکلامێک بەردەستخرا، یعنی ئەو چرکەی کە بەردەستخرا ئیعلان کرێکا و یاریە لەسەر ئەکسبۆکس بەردەستە و نرخیشی 150 داشکین لە بۆ کرێ. ئەویش یاری دێت ستراندینگ 2 بە ڤێژنی دایرەکتەر کەتیش وەتەنوێترین ڤێژنی یاریەکە. جا سوپرایزێکی گەورە بەڕاستی من لە چەندین وێبسایت لە چەند ڕۆژ ڕابردوو کە ئەو هەواڵم بیست باوەڕم نەکرد تا چوومە ناو ئەپی ئەکسبۆکسەکەم چەکم کردەوە بەڵێ دێت ستراندینگی پلەیستیشن لەسەر ئەکسبۆکس بەردەستە. ینی شتێکەوە مەحاڵە بیری لێ بکەیتەوە سۆنی یاریی تایبەتی خۆی کە بەخۆی و بە کۆجیما بێگومان بەرهەمیان هینەیە لەسەر ئەکسبۆکسی بەردەستبی. بەڵام لەژێرەوەی نووسرایە 505 Games واتە سۆنی یاریەکەی بڵاو نەکردەوە لەسەر ئەکسبۆکسی بەڵکو کۆمپانیای 505 بڵاوی کردەوە کە هەمان کۆمپانیاش بوون ئەوێ ساڵێ ئەو یاریان لە ڕێگەی PC گەیم پاسیش بەردەست خست. بەڵام ئەویان PC بوو دەسرانی خۆی لەسەر PC بەردەست بوو بەڵام خستیانە ناو گەیم پاسی PC و کۆمپانیە ستا خستی سەر ئەکسبۆکس زات چۆن ئەو کارە دەکرێت کە سۆنی خاوەنی آیپەکەیە نەخێر سۆلیتی دیکە خاوەنی ئەو آیپە نییە خاوەنی ئەو یاریە نییە بەڵکو کۆجیما پرۆدەکشن عقدێکی 5 ساڵیان لەگەڵ سۆنی کرد کاتێکە دێت ستراندینگ بڵاو کراوە عقدەکەیان بەو شێوازە بووە لەگەڵ سۆنی تاوەکو 5 ساڵ یاریەکە یاخود IP دێت ستراندینگ لەلایەن سۆنیەوە خاوەندایەتی دەکرێت لەسەر هیچ کۆنسۆلێکی دیکە بەردەست نابێت جگەل لە پلەیستیشن. لەو چرکەی کەوە تەمەن یاریەکەی بۆ 5 ساڵ ڕاستەخۆ ئەکسبۆکس کۆجیما یاریەکە لەسەر ئەکسبۆکسی بەردەست کرد کە پێم خۆشە بێگومان لەبەرەوە یەکێکە لە باشترین یاریەکان و یەکێکە لە باشترین یاریەکان تاوەکو ئێستا لە ژیاندا کردومە ئەویش دێت ستراندینگ 2. دڵخۆشم پێم خۆشم بەردەوام بن بەس سەیرە یعنی ئەو هۆکارەکەی کۆجیما پرۆداکشن یاریەکان لە پلەیستیشنی کڕیەوە کە هەرچەندە خۆیان بەرهەمێنەوە بەڵام لەبەرەوەی سۆنی پارەیدا بۆ پارەیدا کۆجیما پرۆداکشن تەنها ستودیۆ کۆجیما پرۆداکشن سۆنی خۆی لەسەر پارەی سۆنی دروست کرا تاوە کۆجیما هاتەوە سەپێ کاتی خۆی کە لەگەڵ کۆنامی جیا بووە لەسەر مەسەری ساڵن هیڵەکەی سۆنی پارەیدا کۆجیمای وتیوەرە ستودیۆی لە بە خۆ دروست کرد ستودیۆی خۆی دروست کرد یاری دەستراندینگ لایەن سۆنیەوە پارەدار کرێت تاوەکو یاریەکە بەرەمات لەسەر پلەیستیشنی سەرتا بەردەست بوو دوای چۆ سە PC دوای کۆجیمای یاریەکەی کڕیەوە. جا مەسەلەی کۆجیما و پلەیستیشنی ئەوەیە کەوا سۆنی دەوێت کۆجیما دڵخۆش بی لەبەروی تۆ یەکێک لە باشترین دەرهێنەرەکانی ڤیدیۆگەیم دەیە کە کۆجیمایە یعنی یەکێکە لەو کەسانی کە دەتوانێت ترند دروست بکە دەتوانێت ژانرە یاری دروست بکە کەوا وا لە خەڵکی بکە ئەو پلتفۆرمە بە شێوەیەکی جیاواز بین تۆ دەتەوێت کۆجیما دڵخۆشکەی ناتەوێت مشکل لەگەڵ دروست بێ بۆ لەوانەیە کە کاتێک کۆجیما داوای کرد بێت کە IP دەستراندینگ 2 یاخود دەستراندینگ بکرێتەوە سۆنی وتی ئۆکێ کاکە مشکل نییە سو ئێستا لەسەر ئەکسبۆکسی یاریی نایابی پلەیستیشن بەردەستەوە هیوادارم تاقیشی بکەن. لە مەفتەیە مایکرۆسۆفت بە فەرمی تقریبا ئەکسبۆکس بە فەرمی تیزەری ئەوەی بڵاو کردەوە کە یاریەکانی سپایرۆ لە ڕێگەی گەیم پاسی بەردەستە بن ئەجا دەزانم زۆبەتان نازان سپایرۆ هەرتشە ئەو کەسانی کە دەزان عافیە لە بۆیان ئەو کەسانی کە ناشزانن ناحەقتان ناگرن بەرەوەی زنجیرەیەکی زۆر کۆنا شەوەی کراش باندیکیوتە کاتی خۆی دروست کرایە لەبەری هەمان ستودیۆ دروستی کردیە و لەگەڵ کراشی زۆر بەناوبانگ یاریەکانی سپایرۆ سەو منداڵم کە دەم کرد نهیم ئەوها کۆنە بەڵام ئێستا دەڕێگەی گەیم پاسی بەردەست بیم چکە خاوەنەکەی ئاکتیڤیژنە و خاوەنەکەشی ئێستا وتە مایکرۆسۆفت سەو بەم زوان لەسەر ڕێگەی گەیم پاسی کار دەکەم تاقیکەنەوە چکە یاریەکانی سپایرۆ بەڕاستی خۆشنەوە دراگنە بچووکە وەروە مایکرۆسۆفت 14 خولەک لە یاری ئیندیانا جۆنزان دە گرێت سەرکڵی بڵاو کردەوە کە 14 خولەکە من نامێ زۆقسەی سەکان لەمێ خۆتان ببینن هەر لە چەناڵی ئەکسبۆکس بەردەست هەر 14 خولەک توانن سەیری بکەن سنجاچێش دیارە بەڵام ئەو شتێک کە تۆزێ جیاوازە لەو یاریە زیاتر بیرمێ دەکردوەکو ئەنچارت و توم ڕێدەربی بەڵام تقریباً وەکو هیتمانیە نەک لەوەی کۆنچارت و توم ڕێدەربی وەکو ستۆری چیرۆک و مەسەلەی سەرکێشەکەی بەڵام وەکو گەیم پڵێ زیاتر مەسەن دەبێت جلوبەرجی ناچیەکان بپۆشی خۆت بشاریەوە نابێت بە شێوەیەکی فەرمی و ئاشکرا شەڕی بکەی زیاتر هەڵهێنانی مەتەڵە خۆتزیینەوەیە جلوبەرگ تقریباً 6 هیوادارم ئەگەر کەیفتان بە یاریەکەدا هیوادارم ڤیدیۆیەکی 14 خولەکەی بەشێکی لێ ببینم بزان یاریەکە چۆنە و یاریەکە لە مانجی 12 لەسەر گەیم پاسی ئەکسبۆکس بڵاو دەبێتەوە لەسەر PC بەردەست دەبین و لە مانجی پێماوی چواری داهاتوو
لەسەر ڕێگەی پلیستیشن 5 بەردەست دەبین. خۆشەویستانم زۆر سپاس بۆ بینی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری هیوادارم یوتیوب سزام نەدات چونکە هەر کاتێک دەمەوێت گەرم بم شتێک دێتە پێش دەمەوێت ڤیدیۆ زیاتر شتێک دێتە پێش ئەوجارە زۆر بەجددی گەرمە بم شتێکی بکەم بەڵام یوتیوب سزای دەمێک هەفتە سۆ بۆکسەشی خراپ لێدا بەڵام هیوادارم لەم هەفتەیە بینەری چەناڵی ژیر بن زووەرە ناو چەناڵی لەبەرەوەی کەڤرێجێکی باش دەکەم چەندین ڤیدیۆ جیاواز پلیستیشن 5 پرۆ دروست دەکەم و هەر شتێکی جیاوازەبی لە ناو جیهانی پلیستیشن 5 پرۆ کە لەم هەفتەیە بەدەستم دەکەم پێتان دەڵێم چاوتان ماز دەکەم هیوادارم دگمێ لایک سبسکرایب لەبیر نەکەن خۆشەویستن زۆرم خۆش دەوێن وەستا دەستشم بە بەرنامە 24 پڵس کردەوە لە تەلەڤیزیۆن و بەرنامەکە هەڵدەم هەفتانە لە ڕێگەی یوتیوبیش بی بڵاوی دەکەمە خۆی بەرنامەکە ئۆتۆماتیک لە ڕێگەی چەناڵ یوتیوبی کوردستان 24 پرۆداکشن هەم بەردەست دەبی و پارچەکانی بەرنامەش کە حەز دەکەم بینێری بن لە ڕێگەی پیجی فیسبوکەکەم پیجی ئینستاگرامەکەم یاخود تیکتۆکەکەم یان سناپەکەم پارچەکان بەشێ ڕیل بڵاویان دەکەمەوە زانیاری سانزاشتیدا زانیاری زانستیدا تەکنۆلۆژیدا بابەت تەرفیدیدا زانیاری گشتی دەمێ هەموو لایەکمان ئەپدەیت ببینەوە هەموو کاتێک چاوتان ماز دەکەم تاڵقەیەکی دیکە بەخوای گەورتان سپێرم خوداتان لەگەڵ